ئایا ئەڵمانیا ئەرکی سەربازەکانی لە هەرێمی کوردستان و عێراق نوێ دەکاتەوە یان نا؟ ئەدی هەڵوێستی ئەڵمانەکان لەسەر هێرشە موشەکیەکانی سەر هەولێر و هەرێمی کوردستان و ژێرخانی نەوت و غازی هەرێمی کوردستان چییە؟ شەڕی تورکیا لەسەر خاکی هەرێمی کوردستان بەرامبەر بە پارتی کرێکارانی کوردستان ئەڵمانەکانەوە چۆنە بینن؟ براتان بێسون عوسمان ئەمڕۆ لە بەرلینی پایتەختی ئەڵمانیاوە لەگەڵتانە. ئەتان بەمە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا و لەگەڵ تۆبیاس لیندنەر وەزیری دەوڵەتی ئەڵمانیا بۆ کاروباری دەرەوە هەفپەیبینێکی تایبەت ئەنجامەیە. بەڕێز تۆبیاس لیندنەر زۆر سوپاس کە لەگەڵمانن و بەخێر بێن بۆ ڕووداو. بەخێر بێن بۆ بەرلین. بەرلینی گەرم ماوەی 3 ڕۆژە لێرەم و هەرگیز گەرمایەکی لەم شێوەیەم لە ئەوروپا نەبینیوە. هەمیشە ئاوایە بەرلین یان ئەوە منم گەرماکەم لەگەڵ خۆما هێناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە؟ نازانم ئێوە هۆکارەکەن و لەگەڵ خۆتان هێناوتانە یاننا، بەڵام بە چەند ڕۆژێکی زۆر گەرمدا تێدەپەڕین. دەبێت پەیوەندی بە قەیرانی کەشوهەوە بێت. ئەوەش ڕاستیەکەیە کە شارە گەورەکان زۆرتر گەرمتر دەبن کاتێک تیشکی خۆر زیاتر لیان دەدا. ڕاستە، تیشکی خۆر زۆرە. هەر لەسەر باسی ئەم شارە قەشەنگە، لەسەر باسی بەرلین. من یەکەم جارمە دێمە ئێرە، بۆ چەند شارێکی زۆر چووم لە ئەڵمانیا، بەڵام یەکەم جارمە دێمە بەرلین. شارێکی زۆر فرە ڕەنگم بینی، هەموو کەسە بینی لەم شارەیە ڕەنگی پێستی جیاواز، ئاینی جیاواز و زمانی جیاواز. بێگومان کوردستانیانیش لێرە هەن کە ئەژین، نەک تەنیا لە بەرلین بەڵکو لە کۆڵن، لە بۆن، لە دووسڵدۆرف، لە فرانکفۆرت و میونخ، لە هەموو شوێنێک. هیچ ژمارەیەکتان لایە پێم بڵێن چەند کوردستانی لە ئەڵمانیا ئەژین بە هەڵگرانی ڕێگەزنامەی عێراقی و تورکی و ئێرانی و سووریشەوە؟ ژمارەی دانیشتوانی کورد لە ئەڵمانیا بەوانی تورکیا و سووریا و ئێران و عێراقیشەوە مەزندە ئەەکەین بە نزیکی 9 ملیۆن بۆ 1 ملیۆن کەس بن. زۆربیان لە ساڵانی 60ەکان و 70ەکان هاتوونەتە ئەڵمانیا وەکو کرێکاری کۆچبەر. ئەوانەی دیکەش وەکو پەنابەر هاتوونەتە ئەڵمانیا. دوای سەرەڵدانی داعش لە ناوچەکەدا با ڕوون بم لەگەڵتان. هێشتا دەبیستم قسە و باسان بۆ پاڵنان بەخڵکەوە بۆی کە وەکو پەنابەر ڕوو لە ئەڵمانیا بکەن. ڕاستیەکە ئەوەیە کە رووسیا و بیلاڕووسیا دەیانەوێت دیاردەی کۆچبەری وەکو چەکێک وەکو هەڕەشەیەک بەکاربێنن دژ بە یەکێتی ئەوروپا. هەر کەسێک لە هەرێمی کوردی دەژی لە عێراق و بیر لە کۆچکردن دەکاتەوە بۆ ئەڵمانیا، پێویستە تەنیا لە ڕێگەی ڕێگە فەرمیەکانەوە هەوڵ بدەن. لە کۆنسوڵخانە و باڵێزخانەکانمان نابێت زۆر دوای قسە و باز بکەون. چانسی ئەوەی بگەنە ئێرە زۆر کەمە. تەنانەت ئەگەر بشگەن مانەوەیان لێرە یاسایی نابێت و زۆر گران دەبێت بۆیان بتوانن کە ژیانێکی ئاسایی بژین. ئەگەر باسی ئەو کوردستانیانە بکەین کە بۆ ماوەی چەند ساڵێکە یاخود چەندەیەیەکە لێرە ئاژین، دەتوانی چیم پێ بڵێ لەسەر پرۆسەی ئاوێتە بوونیان لەگەڵ کۆمەڵگەی ئەڵمانیا؟ بێگومان ئاستی ئاوێتە بوونەکە جیاوازە. کۆمەڵێک کەس هەن لە کۆچبەرانی کورد لە ئەڵمانیا کە پارێزەرن یان پزیشکن، ئەڵمانێکی باش فێر بوون. ئەمانە کەسانێکن کە چەندەیەکە لێرن، بەڵام کەسانی دیکەشن کە هێشتا ڕوبەڕووی بارگرانی دەبنەوە لە ئاوێتە بووندا. وابزانم دەتوانم بڵێم بابەتەکە دوو دیوی هەیە. بێگومان کۆمەڵگەی ئەڵمانیا پێویستە لەسەری خزمەتگوزاری فێرکردنی زمان و فێرکردنی توانستەکان پێشکەشی ئەم کۆچبەرانە بکە. لە بەرامبەریشدا چاوەڕی ئەوە لە هەموو کۆچبەرێک دەکەین، جا لە هەر شوێنێکی جیهانەوە هاتبێ بەبێت جیاوازی. بەڵام جیاوازیەکەن هەنێ پەناخواستان پێ باشترە لە هەنێ پەناخوازی دیکە. جیاکاری لە بابەتی کۆچبەریدا؟ بەڵێ، بۆ نمونە دەرگاتان زۆر کراوەترە بە ڕووی ئۆکرانیەکانە بە بەراورد بە خەڵکی دیکە. من باوەڕ ناکەمەوە جیاکاریە بکەین. ئێستا جەنگێکەکەی لە ئۆکراینە، جەنگێک کە هەرگیز جەنگی بەو شێوەیە نەبینراوە. بێگومان پێویستە لەسەرمان لەم کاتەدا هاوخەمی و هاوهەڵوێستی دەرببڕین بۆ خەڵکی ئۆکراینە. هەروەکو چەند ساڵێک پێش ئێستا هەمان هاوخەمیمان پێشاندا کاتێک داعش بوو مەترسیکی ڕاستەقینە لە ناوچەکەی ئێوە و ئەو کات کەسانێکی زۆر لێوە هاتن بۆ ئەڵمانیا. یعنیەتەوێ پێم بڵێ بە هەمان چاوتەماشای هەموو کۆچبەرانەکەن جا لە هەر کوێیەکەوە هاتبێتن، لە سووریاوە بێ یا لە ئەفغانستانەوە بێ. لە ڕاستیدا جیاوازیەک هەیە. ئەوە دەکەوێتەوە سەر ئەوەی ئایا ئەو کەسە لەبەر چ هۆکارێک و بە چ ئامڕازێک دێتە ئەڵمانیا؟ ئایا پەناخوازە و داوای مافی پەنابەری سیاسی دەکا؟ بۆ ئەم مەبەستە پێویستە کۆمەڵێک مەرجی تێدا بێت. ئەمە پێگەیەکی یاساییە. ئەمە ئەوە نییە بڵێ حەز بکەیت کۆچ بکەیت بۆ ئەڵمانیا. بۆ ئەم کەسانە
ئێمە بە هیچ شێوەیەک لە ئەنگری یەکێک ناکەین بەرامبەر بە یەکێکی دیکە ئێدی لە هەر ناوچەیەکی جیهانەوە هاتبن بەمەرجێک لە وڵاتێکەوە نەهاتبنەوە ناو ئەڵمانیا کە پێی دەگوترێ وڵاتی سێمی ئارام لێرە مامەڵەیەکی باشەکرێن بە پرۆسەیەکدا دەڕۆم بۆی کە دیاری بکرێ ئایا مەرجەکانی پەنابەری سیاسیان تێدایان بەڵام ئەگەر کەسێک بێوێ کۆچ بکە بۆ ئەڵمانیا لەبەر هۆکاری ئابووری و گەیشتن بەخۆشی ئەمە پرۆسەیەکی جیاوازی خۆی هەیە بۆ ئەمەیان پێویستە ئەو کەسە بیسەلمێنێت کە توانای زمانی بۆ نمونە ئێمە بە دوای خەڵکدا دەگەڕین کە بتوان لە کەرتی تەندروستیدا کار بکەن بێگومان دوای ئەوەی مەرجەکانیشیان تێدا بوو ئەم کەسانە پێویستە ڕێز لە یاسا بگرن ڕێز لە دەستوری ئەڵمانیا بگرن تێگەم کاتێک دێینە سەر پەیوەندیەکانی کوردستان و ئەڵمانیا بێگومان ئەو نیو بۆ 1 ملیۆن کوردستانی لێرە ئاژین ئەکرێت ڕەگ و ڕیشەی پەیوەندیەکان پێک بێنن بەڵام پەیوەندی دیبلۆماسی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەڵمانیا ساڵی 2009 دەسی پێکرد کاتێک ئەڵمانیا کۆنسوڵخانەی خۆی لە هەولێر کردەوە لەم 13 ساڵی ڕابردووە ئەڵمانیا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە من نتوانم بەڕوونی ئەوە بڵێم لەژێر سەرکردایەتی شانسۆلیا ئەنگێلا مێرکڵە ئێوە پێشگیری پێشمەرگەتان کرد چەکی میلانتان بۆ دابینکردن و ئەوەش کاریگەریەکی زۆری هەبوو بەڵام ئێستا پەرلەمانەیەکی نوێ هەڵبژێراوە و هاوکێشەی سیاسی نێو پەرلەمان گۆڕاوە حکوومەتێکی نوێ هەیە ئایا سیاسەتی دەرەوەی ئەم حکوومەتە نوێیە چییە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەر درێژە پێدەری سیاسەتی حکوومەتی پێشووە بێت یان پێویستە چاوەڕێی گۆڕانکاریەک بکەین بەدڵنیایە و پێتان دەڵێم کە دەتوانن پشتمان پێ ببەستن ئێمە پەیوەندی زۆر باشمان لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان بنیاد ناوە لە ساڵانی ڕابردوودا کۆسوڵخانەمان لەوێ کردوێتەوە پێداویستی سەربازیمان بۆ دابین کردوون مەشقمان پێکردوون ئەو کات ئێمە دووەم وڵاتین کە بودجە دابین دەکەین لەوێ بۆ بەدیهێنانی سەقامگیری دەتوانم دڵنیات بکەمەوە لەوەی کە حکوومەتی نوێی ئەڵمانیا بەردەوام دەبێت لە پشتگیریکردنی هەرێمی کوردستانی عێراق و هەموو عێراقیش بەگشتی دەنگدان لەسەر یاسای درێژکردنەوەی ئەرکی سەربازی ئەڵمانی لە عێراق لە ماوەی کارکردنی ئەم حکوومەتە نوێدا بوو ئەوش پەیامێکی ڕوونە بۆ پابەندبوونمان ئێمە بەردەوام دەمی لە گفتوگۆکردنی گەرم لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان بێگومان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقیش لە بەغدا بۆی بزانین لە داهاتوودا چۆن دەتوانین هاوکاری پێشکەش بکەین و ئەگەر پێویست بکە گۆڕانکاریەک ئەنجام بدەین لە شێوازی هاوکاریەکانماندا بێگومان ئێمە بەردەوام دەبین لە مامەڵەکردن وردەکاریەکانی ئەو مامەڵێش دەمێننەوە بۆ قسە و باسکردن لەسەریان خۆتەزانی چەکی میلان ڕۆڵێکی زۆر گرنگی بینی لە ڕزگارکردنی ژیانی هەزاران پێشمەرگە ئەمڕۆژ داعش جارێکی دیکە بووەتەوە بە مەترسی بۆ سەرهێزەکانی پێشمەرگە و تەنانەت کەسانی سڤلیش بە تایبەتیش لە ناوچە جێناکۆکەکان ئەو پێداویستیە سەربازی کە ئێستا هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە پێویستیان پێێتی بۆ بەرپەرژدانەوەی داعش فڕۆکەی بێفڕۆکەوانی چاودێریە تەنیا لە 2 مانگە 21 پێشمەرگە و 3 کەسی سڤل لە ئەنجامی پەلامەرەکانی داعش لە ناوچە جێناکۆکەکانی گیانیان لەدەستا ئایا ئەڵمانیا ئەتوانێت فڕۆکەی بێفڕۆکەوان دابین بکات بۆ هێزەکانی پێشمەرگە؟ بێگومان وەکو تۆش گوتت داعش هێشتا مەترسیە ئێمە شاگادارین کە ڕۆژی 23 مایس بەداخەوە داعش توانی لە کەرکووک چالاکی زۆر ئاڵۆز ئەنجام بدە وەکو پێم گوتی سەرنجی ئێمە لەسەر بنیادنانی توانایەکە ئەوەش خۆی لە مەشق پێکردندا دەبینێتەوە بە سەرکردە سەربازیەکان لە هەرێمی کوردستاندا هەرچ بابەتێکیش پەیوەندی بە دابینکردنی پێداویستی سەربازیەوە هەبێ پێویستە زۆر بە ئاگا و بە دووەداچوونی بۆ بکەین وەکو خۆت گوتت میلان نمونەیەکی زۆر گەورە بوو هاوکێشەکەی گۆڕی بۆ پێداویستی دیکەش دەبێ ئەوە لەگەڵ کۆمەڵگەی نەودەوڵەتی باز بکەین بۆی کە بزانین چۆن دەتوانین بە باشترین شێوە پێداویستی پێشمەرگە دابین بکەین دابینکردنی درۆن بژاردەیەکە پێویستە ئەوە لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتیەکانمان باز بکەین پرسیار لە هاوبەشەکانتان بکەن پێویستە بزانین کام وڵات دەتوانێت دابینی بکات و چ شتێک لە هەمووی باشترە ئایا هیچ داواکاریەکتان لەو بارەیەوە لە حکوومەت هەرێمی کوردستانەوە پێگەیشتووە تاوەکو ئێستا نەخێر کەوابوو تاکو ئێستانە خێر خۆت ئاگات لە بابەتی ناوچە جێناکۆکەکان هەیە و خۆش دەزانین ڕێککەوتنێک هەبوو لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە سەربازیەکانی عێراق کە دوو لیوای هاوبەش لەو ناوچانە جێگیر بکەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنی لەوێ هەیە ئەمە ڕێککەوتنی لەسەر کرا بەڵام لایەنی عێراقی بە بەردەوامی جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە درەنگەخە بە بیانووی ئەوەی بودجەی پێویستی لە بەردەسانیە بۆ ڕێخستنەوەی لیواکان و خستنە گەڕیان ئێوە بەشێکن لە ناتۆ بەشێکن لە هاوپەیمانێتی دژی داعشیش لە عێراق
بۆچی فشار ناخەنە سەر عێراق هەتا هاواهەنگی لەگەڵ پێشمەرگە بکات بۆ دابینکردنی ئارامی و ئاسایش لەم ناوچانە هەتا داعش جارێکی دیکە ناوچەیەکی ئارامی دەست نەکەوێت بۆ ئەوەی هەڵبتۆقێتەوە. پێم وایە پرسیارەکەت دوو بابەت لە خۆگرێکەمیان هاو ئاهەنگی نێوان حکوومەت یاریمی کوردستان و حکوومەتی ناوەندیە لە بەغدا لەسەر راستی هێزەکانیشیان. هاو ئاهەنگی نێوان هەولێر و بەغدا تەنها ڕێگەی دابینکردنی ئاسایش و سەقامگیریە لە ناوچەکەدا بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان کە داعش توانای ئەنجامدانی هێرشی هەیە. بابەتی دووەمیش کە بۆ ئەڵمانیا گرنگە و لە هەموو گفتوگۆ دوو قۆڵیەکانمان باسی لێوە دەکەیت ئەوەیە کە مانگی تشرینی یەکەمی ڕابردوو ئێمە ئازادترین و دیموکراتیترین هەڵبژاردنمان بینی لە عێراقدا. ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ پرۆسەی بەرەو پێشچوونی وڵاتەکە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا حکوومەتێکی هەڵبژێردراو نییە. لێرەدا کێشەکە تەنیا ئەوە نییە کە حکوومەتێکی ڕەوا لەسەر کار نەبێت. دەست بەکارنەبوونی حکوومەتی نوێ بۆتە کێشە بۆ پەیوەندی و هاو ئاهەنگیە دوو قۆڵیەکان، بۆ بە کێشە بۆ ئاسایشی ناوچەکە، بۆ بە ڕێگریش بۆ بەرەو پێشچوونی ئابووری. لەبەرەوە ئێمە لە پەیوەندی نزیکداین لەگەڵ هەموو ئاکتۆرە سیاسیەکان لە عێراق بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ کە خاوەنی ڕەوایی تەواو بێت. ئەی چاوەڕێیەکەنەوە حکوومەتە بەو جوانە پێک بێ؟ ئومێد دەکەم کە بەم زوانە پێک بێ لەبەرەوەی پێداویستی بە ئەو حکوومەتە زۆر زۆرە. ئەو دۆخە هەڵکەوتووی ئێستا هەیە ناتوانێت بەردەوام بێت. ئەو دۆخەی ئێستا مەترسیە بۆ سەر سەقامگیری کۆی ناوچەکە. هیوادارم هەموو لایەن عێراقیەکان بتوانن سازش بۆ یەک بکەن بۆی کە حکوومەتێک پێک بێنرێت. کەوابوو ئەو فشارانەی لە چەند مانگی ڕابردوودا هێنراون بۆ سەر هەرێمی کوردستان جا لە هێرشە موشکیەکانەوە بیگرە بۆ سەر هەولێر تا سەر بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق بەرهەمی ئەو دۆخەن کە لە بەغدا هەڵکەوتووە لە ئەنجامی نەبوونی حکوومەتێکی هەڵبژێردراوە. ئاماژەت بە هێرشە موشکیەکان کرد. ئێمە بەردەوام ئەو هێرشانەمان شەرمەزار کردوون. بێگومان ئەو هێرشانە هێرشن بۆ سەر کۆی سەقامگیری ناوچەکە. پێویستە و هێرشانە بۆ سێنرێت. هەموو ئاکتۆرەکانی ناوچەکە هەمویان بە تورکیاشەوە پێویستە ڕێز لە یاسای نێودەوڵەتی و سەروەری خاکی عێراق بگرن. پرسیارت زۆر لێ یەکەم لەسەر و قسەی دوایت. بەڵام پێش ئەوە داعش وەک ڕووناکی ڕۆژ ڕوونە کە داعش هێشتا مەترسیەکە بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ڕۆژهەڵاتی ئاوەڕاستیش. ئەی ئێوە وەکو ئەڵمانیا داعش بە مەترسیەکە بینن بۆ سەر ئاسایشی نیشتیمانی خۆتان؟ بێگومان هێشتا مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئێمەش. ڕاستە لەو ناوچەی ئێوە زیاتر هەست بە کاریگەریەکان یەکرێن، ئەو ڕاستی ئێوە تێدا دەژین ڕاستێکی زۆر گرانترە. هەروەکو گوتم 23 مایس لە ئەنجامی هێرشێکی ئاڵۆزی داعشدا لە پارێزگای کەرکووک 12 کەسی سیڤیل گیانیان لەدەستدا. ئەوە ڕاستێکی جیاوازە کاتێک بەراوردی دەکەیت بە ئەڵمانیا، بەڵام ئێمە داعش بە مەترسێکی تیرۆر لە قەڵەمە دەین بۆ ئاسایشی وڵاتەکەمان. کەوابوو لە تشرینی یەکەما جارێکی دیکە ئەرکی سەربازەکانتان لە عێراق درێژەکەنەوە. خۆت دەزانی کە ئەوە پەرلەمانی ئەڵمانیای کە پێویستە درێژکردنەوەی ئەرکی سەربازی مالی عێراق پەسەند بکە. بۆ مەبەستەش پەرلەمان داوا لە حکوومەتی نوێ دەکا کە هەڵسەنگاندنێکی نوێ بۆ دۆخەکە بکە. بێگومان ئەم پرۆسەیە بۆ هەموو ئەرکێکی سەربازی ئەڵمانیا لە دەرەوەی سنوورەکانی بەم شێوەیە. ئێمە لەم وەرزی هاوینەدا هەڵسەنگاندنی خۆمان ئەنجامەدەین لەسەر درێژکردنەوەی ئەرکە سەربازیەکانی ئەڵمانیا لە عێراق. تەماشاکەین بزانین لە چیدا سەرکەوتوو بووین، چی پێویستی بە گۆڕانکاریە. دوایەوە حکوومەت پێشنیازنامەیەک پێشکەشی پەرلەمان دەکات. ئێوە وەکو حکوومەت قایلن بەوەی پێویستە ئەرکی سەربازی ئەڵمانیا لە عێراق درێژ بکرێتەوە؟ من قایلم بەوەی کە لە داهاتوشدا پێویستە هاوکاری عێراق و هەرێمی کوردستانی عێراق بکەین. وەکو پێم گوتن دوایین بڕیار لەلایەن پەرلەمانەوە دەدرێت. بۆ من نییە ئەو بڕیارانە ڕابگەێنم کە ئەرکی ئەوانە بڕیاری لەسەر بدەن. ڕەنگە پێیان ناخۆش بێ و دڵیان لێم زویر بێ ئەگەر لە ئێستا و من ئەمان ڕابگەێنم، بەڵام زۆر بە وردی هەڵسەنگاندن بۆ بابەتەکە دەکەین. من بۆ خۆم چوون بۆ ناوچەکە ئەو بەرەو پێشچوونم بە چاوی خۆم بینیوە کە تاوەکو ئێستا تۆمار کراوە لە بێزکردنی هێزەکانی یاسایی هەرێمی کوردستانی عێراق و سەرتاپای عێراق. لەبەرەوە پێم وایە هۆکاری باشن بۆ درێژەدان بەو هاوکاریە لە داهاتوشدا.
لە وەڵامی پرسیاری ڕابردوومە ئاماژەت بەو هەڕەشانە کرد کە لەسەر هەرێمی کوردستان هەن. باسی هێرشە موشکیەکانت کرد لەگەڵ هێرشەکانی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان لەسەر خاکی هەرێمی کوردستان. با بە هێرشە موشکیەکان دەست پێ بکەم. ئێوە وەکو ئەڵمانیا بە بەردەوامی ئەڵێن کە پشگیری لە هەرێمێکی کوردستانی بەهێزەکەن لە عێراقێکی یەگرتووە. بەڵام کۆمەڵێک گروپی سیاسی هەن لە بەغا کە میلیشیای گرێدراوی خۆشیانیان هەیە، ئەوان نایانەوێ هەرێمی کوردستانێکی بەهێز ببینن لە ناو عێراقێکی یەگرتووە. ئێوە وەکو ئەڵمانیا چیتان کردو بۆ ئەوەی پشگیری لەو کوردستانە بەهێزە بکەن کە خۆتان باسیەکەن؟ دەتوانن چی بکەن بە تایبەتی کاتێک باس دێتە سەر هێرشە موشکیەکان؟ ئەزانی ئیدانەکردن بەس نییە، یعنی کەسانێکی زۆر هەن لە هەرێمی کوردستان هەستەکەن دۆست و هاوپەیمانەکانیان بەجێیان هێشتون بە تەنیا بەرامبەر ئەو هەڕەشانی کە ئەو میلیشیا لە یاسا دەرچوانە دروستیەکەن بۆ سەر هەرێمی کوردستان. بێگومان شەرمەزارکردنی و هێرشانش پێویستن، بەڵام ئێمە لەوە زیاتری شەکەین. سەقامگیری عێراق بەندە بە بنیادنانی هاوسانگیەکی زۆر وردەوە لە نێوان گروپ و کۆمەڵگە جیاوازەکانی نێوڵاتەکە. هەر بۆیە ئەرکی سەرشانی هەر یەکێک لە ئاکتۆرەکان وە بیردێنینەوە بۆ پێکێنانی حکومەتێکی هەڵبژێردراوی خاوەن ڕەوایی بۆ هەموو عێراق. لەبەرەوە ئێمە تەنیا لەگەڵ هەرێمی کوردستان قسە ناکەین، بەڵکو گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی و گروپە سیاسیە جیاوازەکانی شەکەین. گفتوگۆ لەگەڵ میلیشیاکانی شەکەن؟ ئێمە بەگشتی گفتوگۆ لەگەڵ میلیشیاکان ناکەین، گفتوگۆ لەگەڵ پەرلەمانتارە هەڵبژێردراوەکان دەکەین. کەوا بوو گفتوگۆ لەگەڵ واڵە سیاسیەکانیانەکەن. دەزانین ئێمە وای دەبینین کە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ڕابردوو ئازادترین و دیموکراسیترین هەڵبژاردن بۆ لە مێژووی عێراقدا. لەو هەڵبژاردنەشدا کەسانێک هەڵبژێردراون بۆ پەرلەمان. ئێمەش گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانەکەین بۆ نمونە. باشە، ئەی بیر لەوە ناکەنەوە کە ئەم میلیشیا لە یاسا دەرچوانە ڕۆژێک لە ڕۆژان ببن بە مەترسیەک بۆ سەر هەموو جیهان، نەک بە تەنها عێراق؟ بێگومان هەموو میلیشیایەکی لە یاسا دەرچوو هەڕەشەیە. بۆیە دەمانەوێت عێراقێکی بەهێزە بێ کە خاوەنی هێز یاساییش و سوپایەکی خاوەن ڕەوایی بێ، میلیشیای لە یاسا دەرچووی تێدا نەبێ. ئەو ئامانجی یەکەممان. ئەوەشە زانین کە سەقامگیری عێراق بە شێوەیەکی گشتی یەکلایی کەرەوەیە بۆ سەقامگیری هەموو ناوچەکە. سەقامگیری ئەوروپاش؟ بێگومان ئەوروپاش، چونکە هەر کاتێک ئاڵۆزیەک هەبێ ملیۆنان پەناخواست دەگەنە بەردرگای ئێوە. سەقامگیری ناوچەکە و عێراقێکی سەرکەوتوو لە بەرژەوەندی ئەوروپادایە. بەڵام ئەو وێنەی لە نێوخۆی عێراقەوە ئەی بینیت ئەوەت پیشانەیە کە ئێوە هەنگاوی پێویستان نەگرتووەتە بەر بۆ دڵنیابوونەوە لەوەی ئەم میلیشیایانە ڕۆژێک لە ڕۆژان نابن بە هەڕەشەیەک بۆ سەر هەموو جیهان. ئەوەی کە من لە عێراقەوە ئەی بینم ئەوەیە کە پێتان وایە هەر کاتێک گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی پێنج کۆیەک ئەم میلیشیانە بۆ خۆیان لە چاوتروکانێکە لە ناوەچن. ئایا ئێوە بەمە قایلن؟ ڕاست دەوێت نەخێر. پێم وایە درێژەدان بە بەرنامەی کاری هاوبەشی گشتی و ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران پێویستە، بەڵام هەر لە سەرەتاوە کاتێک ئەم ڕێککەوتنەکرا ئەوە سەلما کە گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتەکانی حکوومەتی ئێراندا دروست ناکە. لەبەرەوە ڕێککەوتنی ئەتۆمی خاڵێکی یەکلایی کەرەوەیە بۆ سەقامگیری لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و ئاسایشی گیان، بەڵام پێویستە کاری زیاتر بکەین بۆ دابینکردنی سەقامگیری لە ناوچەکەدا. پێویستە حکوومەتێکی هەڵبژێردراوی سەرکەوتومان هەبێ لە عێراقدا. ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەمیشم ئەوەیە بەرپرسیارەتی ئێران بیری حکوومەتی ئێران بخەینەوە بەرامبەر بە ناوچەکە. ئەگەر ئێران پشگیری لە میلیشیا لە یاسا دەرچووەکان بکە، دەبێ ئەوە بزانن کە ئەوە نەک تەنیا بۆ عێراق باش نییە، بەڵکو بۆ وڵاتانی دراوزی عێراقیش باش نابێت. ئەم میلیشیا لە یاسا دەرچوانە هێرشی موشکیەکەنە سەر خەڵکی مەدەنی و ژێرخانی نەوت و غازی هەرێمی کوردستان. تەنیا لە هەفتەی ڕابردوودا 3 هێرشی موشکی کرایە سەر ژێرخانی نەوت و غازی هەرێمی کوردستان.
دەزانی ئێمە ئەو هێرشانەمان شەرمەزار کردو هەر هێرشێک کە گونجاو نەبێت لەگەڵ یاسای نێودەوڵەت کۆمەڵگەی نێودەوڵەتی شەرمەزاریەکات بەدەر لەوەش گوشار دەخێنە سەر ئەوانەی کە بەرپرسیارن لە هێرشەکان. یەک پرسیاری دیکە دەربارەی ئەو فشارانەی هەن لەسەر هەرێمی کوردستان. بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق ئەزانم ئەوە بڕیاری دادگایە و بیانیەکان نایەنەوێت کۆمنتی لەسەر بن ڕاستیەکە دەوێت ئەو وەڵامی منیشەوێت ئەزانم بەڵام هیچ دیوێکی سیاسی لەو بڕیاری دادگایە نابینن بە تایبەتیش لەو کاتەیە. هەرێ خۆت دەزانی من ناتوانم هیچ کۆمنتێک بدەم لەسەر بڕیاری دادگایە تەنیا شتێک کە من بتوانم بیڵێم ئەوەیە کە سەقامگیری لە نێو عێراقدا سازشی باش و هاوئاهەنگی باش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغدا یەکلایکەرەوە دەبێت نەک تەنیا بۆ دامینکردنی ئاسایش بەڵکو بۆ هەناردەکردنی غازیش. کەواتە پێشنیازی گەیشتن بە ڕێکەوتنێکەکەیت پێشنیازی سازش دەکات لە کام لاوە لە هەردوو لاوە سازش هەمیشە بناغی سیاسەتە. لە کۆتاییە باسی و بابەتە بکەین کە لەسەر تورکیا پێت گوتم هەبوونی تورکیا لە هەرێمی کوردستانە ئەمەش بووە بە هەڕەشەیەک بۆ سەر هەرێمی کوردستان خۆتەزانی هەبوونی پەکەکە و هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە لەسەر خاکی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک وەکو وڵاتێکی ئەندام لە هاوپەیمانێتی ناتۆ. ئایا ناتۆ ئاگاداری کۆی ئەو ئۆپەراسیۆنانە هەیە کە تورکیا لەسەر خاکی عێراق ئەنجامیانەیەات و ئایا ڕەزامەندی هەیە لە سەریان؟ ئەگەر ڕاستی دەوێ ئەوە کاری ناتۆ نیە کاری ناتۆ نیە لەبەرەوەی ئەو بابەتە کاریگەری لەسەر ئامانجی کاری ناتۆ دروست ناکات. لەلایەکەوە ئێمە ئاگاداری بەرژەوەندی ئاسایشیەکانی تورکیاین ئەوەی کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە دەبێت تۆشەوە ببینی کە لە ئەڵمانیا و هەموو وڵاتانی ئەوروپا پەکەکە وەک ڕێکخراوێکی تیرۆریستی ناسێنراوە بەڵام با زۆر ڕوونم لەو بابەتەدا ئۆپراسیۆنەکانی تورکیا لە دژی پەکەکە دەبێت لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا بن. جا لەو چوارچێوەیەدایە ئێمە زۆر لە نزیکەوە قسە لەگەڵ بەرپرسە تورکەکان دەکەین سەبارەت بە ئۆپراسیۆنە سەربازیەکانیان لە باکووری عێراق. وەڵامەکانیان قایلتانەکە؟ دەزانیت هەندێک لە گفتوگۆکانمان نهێنین و ناتوانم قسەیان لەسەر بەڵام ئەوەی کە بە ئاشکرا دەیڵێن ئەوەیە کە چالاکیەکانی تورکیا لە نێو هەرێمی کوردستانی عێراقدا پێویستە لە چوارچێوەی یاسایی نێودەوڵەتیدا بن. ئێمە هەموو ڕۆژێک جەخت لەوە دەکەینەوە. با کەمێک زانیاریت بدەمێت دەربارەی کە لەسەر ئەرزی واقعی ڕوئەیە لە ئەنجامی هێرشەکانی تورکیا 520 گوند لەسەر سنووری عێراق و تورکیا شۆڵ کراون. گوندی کریستیان و ئێزیدیشیانتیایە کە هەزاران ساڵە ئەو خەڵکە لەو ناوچەیە ژین. دەیان کەسی سیڤیلیش گیانیان لەدەست داوە لە ئەنجامی هێرشی ئاسمانی و هێرشی درۆنەکانی تورکیا. ئایا ئێوە ئەمە بە هەڕەشەیەک نابینن لەسەر سەقامگیری وڵاتەکە؟ بێگومان ئێمە نیگەرانین لە دۆخی سەقامگیری و چاوەڕێەوە لە تورکیاکەین کە خەڵکانی سیڤیل بپارێزێت لە شەڕی لەگەڵ تیرۆردا بە تایبەتیش لە ئۆپراسیۆنە سەربازیەکانیدا. با زۆر ڕوون بم ئێمە زۆر جەخت لەوە دەکەینەوە. تێگەم دڵنیام لە مانگەکانی داهاتوودا دڵخۆشە بین بەوەی کە لە هەولێر بتبینینەوە. منیش هیوادارم هێشتا پلانی مانگەکانی هاوینمدا نەناوە بەڵام هۆکاری زۆر باشن هانم دەدەن سەردانی ناوچەکە بکەم. دڵنیام پێش تشرینی یەکەمە بێ بەر لە دەنگدانی درێژکردنەوەی ئەرکە سەربازیەکە. لە هەولێریش دنیا زۆر گەرمە بێ کاتێک کە هاتی هەرچەندە جۆری گەرماکە جیاوازە لەوەی بەرلین. هەرچۆنە بێ ئومێ دەکەم کاتێکی خۆشت هەبێ لە هەولێر. زۆر سپاس. تۆ یاسلێندنەر زۆر سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس.